ئەمڕۆ بینەرانی هەزیزی پێشەنگتیڤی خۆشحاڵم من دار مستەفا بۆ چوار شەمێکردین وەلاتە بۆ پێشکەشکردنی پاشە مستەفای بەرنامەکانی پێشەنگتیڤی. عەزیزان بەرنامەکانی ئەمشەومان لەسێتەوە پێت هاتووە سەرەتا سەبارەت بە قوربانیانی شوێنی کار و یەکی ئایا سەوداسێکمان دێت پاشان سەبارەت بۆ کار بەساقانەی ناوەی سەوداسمان دەبێت یا بۆپایوتە لەسەر یەکی ئایا چەند گفتەی دوێت و یەکەکە بۆ سەمجی پێشێن ببینید ئێوە دەتوانن سەر گفتەی لەگەڵمان بۆ بەرنامەکانی بچین. بەڵێ بینەرانی عەزیز سێرۆک ئاماژەم پێدا یەکەمتەوە ئەمڕۆمان تایبەتە بە قسەبەسێک سەبارەت بە قوربانیانی شوێنی کار لە کوردستان. دیارە دوێنێ 28 نیسان ڕۆژی قوربانیانی شوێن. ئەمڕۆژ ئەم بابەتەکە پێدەکەین لەگەڵ شاباس مەحموود لە وەڵگەڕەی زمانی کوردستان. شاباس مەحموود ئێوارە باش و سوپاسکار لەگەڵمان. لێوارەی ئێوە بینەر و بیسەرانی پێشەنگتیڤیشە. ئێوە دوێنێ لە پارکی ئازادی لەلای پەیکەری قوربانیانی شوێنی کار هەم بۆنێتان بوو و هەروەها سۆباستان بۆ ڕاگەکان کرد و کۆمەڵی ئامارتان سستە هەبوو. ئەگەر کەسێک ئەوانی نەبیتی بێ پێم خۆشە بە کورتی ئاماژەیەک بودەن هەم بە چالاکێتی دوێنێ و هەمووها بە تایبەتی بەو ئامارانی تایبەتە بە قوربانیانی شوێنی کار لات. دیارە ئێمە ساڵانە لە 28 چوار وەک هەموو جێگاکانی جیهان کە لە ساڵی 96وانێ لەلایەن ڕێکخراویایەوەی جیهانی و سەندیکا و ڕێکخراوە کرێکاریە جیهانیەکان لە ساڵی 96 28 چوار بە ڕۆژی قوربانیانی شوێنی کار و ڕۆژی سەلامەتی پیشەیی لە شوێنی کارە دەستنیشان کراوە. وەکو سونەتێک نزیک بە 15 بۆ 16 ساڵە لە هەرێمی کوردستانیش ئەم ڕۆژە یاد دەکرێتەوانێ. دیارە ئێمەش دوێنێ وەک کۆمیتەی یەکی ئایار لەو ڕۆژەدا بۆ ڕێزگرتن لە قوربانیانی شوێنی کار لە بەردەم پەیکەری قوربانی شوێنی کار کە پرۆژەیەکی پێشووتری بڵاوکراوەی هاوپشتی کرێکاری بووە بۆ ڕێزلێنان لە قوربانیانی شوێنی کار لەو شوێنە وەکو کۆمیتەی یەکی ئایاری سلێمانی چالاکیەکمانە بوو لەوێ هەم پەیامێک بە بۆنەی ڕۆژی قوربانیانی شوێنی کار و ڕاگەیاندنی ئاماری چوارمانگی سەرەتای ئەم ساڵ. لەوێ دیارە ئامارێکمان ڕاگەیان کە بەداخەوانێت لە ئەم چوارمانگەی ساڵی 2026 کە من و تۆ ئێستا قسە ئاکەینە تاکو ئێستا لە هەرێمی کوردستانە 24 کرێکار بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەست داوە کە 8 لە ئەو 24 کرێکارە 8یان کرێکارانی هاتوو بوون واتە کرێکاری بیانین و یەکێکیش لەوانە لە قوربانیەکان کرێکارێکی ئافرەت بووە. بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ڕێژێدا ئێستا چیمان پێ ئەڵێت دیارە بەرەو باشتر خۆشتووە کەمی کردووە یاخود هێشتا ئەم ڕێژانە مەترسی دیارە و ساڵاتی ڕابردووکردەوە ئاماژەکە ساڵی پار دیارە هەتاکو ئێستا یعنی لە چوارمانگی بیدایەتی ساڵی پارتام کاتە 12 قوربانی هەبوو کە بەداخەوە وا دەرەکەوێ ئەم ساڵ قوربانی ڕێژەی قوربانی ئامارەکەی بەرەو هەڵکشانە چێت چونکە ئێستا لە چوارمانگی سەرەتای ئەم ساڵین ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 24 قوربانی. ساڵی پار بە کاملی 77 کرێکار گیانیان لەدەستدا بوو لە ساڵەکە بە کاملیە بڵێن بە ناوچە کێشە لە سەرەکانی کەرکووک و خانەقینەوە نەشەوانێ لە هەرێمی کوردستان یعنی 20یانی ئەو ناوچە کێشە لە سەرانە بوون ما باقی هەرێمی کوردستان بوون. باوەک گوتم لە چوارمانگی سەرەتای ساڵی پارە 12 قوربانی هەبوو بەڵام لە چوارمانگی سەرەتای ئەم ساڵە ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 24 قوربانی. ئەمەوە دەرەخا کە قوربانیانی شوێنی کار ڕۆژ بە ڕۆژ ژمارەکەی بەرەو زیادبوو نەچێ بەداخەوە. یعنی
پرۆژە هەیە 3 جار 4 جار لە مانگێکە حاڵەتی تیا ڕوویاوە یعنی پرۆژە هەبووە ئیجراعاتی لەگەڵان نەکراوە کەوت نەخوارەوەی کرێکار و گیانەدەستدانی کرێکار هەبووە عینی پرۆژە یعنی لە هەمان مانگە حاڵەتی لەو شێوە دووبارە بۆتەوەتیایە یعنی بە دوواداچوون ناکرێ لێپرسینەوە نییە لیژنەی تایبەتمەندی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ناچنە سەر پرۆژەکان ئەو لیژنانەی کە هەشن ژمارەیان ئەمەندە کەمە کە فریایی لە 100% پرۆژەکان ناکەون و 100% کارگەکان بەسەر ناکرێنەوە بۆ مەسەلەی سەیفتی و سەلامەتی کە بتوانن لایەنی کەمی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران لەو شوێنانە دەستەبەر بکرێت. هیوادارم داگەم باش بێ بینەرەکەمانەکە دەنگی باش نییە شاباس بە بینەرای شەروەها بەڵام بێ بەسەرەوەی کە کێ دەرپرسیارە بە دەرەجەی یەکەم لەم ڕێژە بەرزانی کە ساڵانە بووە ئەوە کە ئێستاش دانی کەم لەم شەرمانی سەرەتایە بەرەو هەڵبژان ڕۆیشتووە خۆی دیارە لە هەر شوێنێکە ئەم حاڵەتانە ڕۆیە لایەنی بەرپرس دەسەڵات حکوومەت وەکو لایەنی یەکەم بەرپرسن یعنی وەزارەتی کار وەزارەتی شارەوانی ئەو وەزارەتانی کە تایبەتمەندن بە مۆڵەتدان بە پرۆژەکان بە کارگەکان بە شوێنەکانی کارکردن ئەمانە لایەنی یەکەم و پەیوەندیدارن ئەبێ ئەم لایەنانە لیژناتیان هەبێ مەرجی مۆڵەتدان بە پرۆژە بە کارگە بە شوێنی کار یەکێ لە مەرجەکان چۆن بۆ نمونە مەسەلەی تەئمینی مالیەکەی بۆ حکوومەت مەسەلەی فەری بە وەرگرتنەکەی هەتام شتانە ساغ نەکا مۆڵەت پێدان نایرێ بە پرۆژە بە کارگە بە شوێن کارێک هەر ئاواش مەسەلەی سەیفتی ببێ بەیەکێ لە مەرجەکان کە شوێنێک مەسەلەی سەلامەتی کرێکارانی تیانە بێ ڕێگای کارکردنی پێنەیەن هەتا هەموو پێداویستەکانی سەلامەتی دابی نەکرێ بۆ کرێکاران دیارە حکوومەت بە جۆرێ لە جۆرەکان مەسەلەی سەلامەتی کرێکارانی بۆ گرنگ نییە بەداخەوە تاکو ئێستا کەم تەرخەمیەکی ئێجگار کراوانەیە یعنی هەزارەها پرۆژە لە هەرێمی کوردستانە لە کارکردنایە کە هەر ئاوا ئەگەر بڕۆیت ئێمە وەکو بڵاوکراوی دەنگی کرێکار کە مەیدانی بەعزێ جارە چینە شوێنی کارەکان هەر ئاوا ئەیبینی کە مەسەلەی سەیفتی سەلامەتی لە ناو پرۆژەکان لە ناو بەتایبەتی پرۆژە نیشتە جێبوونەکان کە حاڵەتی گیانە دەستدانیان زۆرتیایە مەسەلەی مەسعەدی خارجی مەسەلەی نەبوونی پشتێنی دڵنیاکەرەوە نەبوونی ڕێنمایی ڕێڕەوەکانی کارکردن مەسەلەی نەدانی بۆ نمونە کارمەندی نەبوونی کارمەندی تایبەت بە مەسەلەی سەیفتی سەلامەتی لە ناو پرۆژەکانە ئەمانە هەمووی کەم تەرخەمی فەق و ئاشکران کە کەسێکی سادە ئەتوانێت بیان بینێ بەڵام بەداخەوە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تاکوێ سەر بە جۆرێ لە جۆرەکان چاوپۆشیەکرێ لە کۆمپانیاکان لە کارگەکان چونکە بۆمان یعنی بۆ هەمومان معلومە کە ئەم کارگانە پرۆژانە زۆری نیان بەرپرسانی حیزبەکان بەرپرسانی لایەنی دەسەڵات لە پشتیانن یان شەریکیانن یان خاوەن سەهمنتیایە جۆرێک لە جۆرەکان چاوپۆشیەکرێ لە هەموو کەم تەرخەمانەی کە هەیە ئەگەر چی دیارە بە ڕۆشنی لە قسەکانی خۆتان داهات بەڵام دڵیارمەوە لەسەرەوەی کە مەحاڵ نییە ئاستی سەلامەتی شوێنی کار ببرێتە ئاستێکی باڵاترەوە کەلانی کەم ئەم ڕێژە دڵتەزێنانە لە ئایندەدا نەبیستی ئەمە مەحاڵی ئیمکانی هەیە حتمما ئیمکانێ حتمما ئەو ئیمکاناتی لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانایە ئەو ئیمکاناتە زەبەلاحی لە ڕووی مادی مرۆیی یعنی ئەتوانێت لیژنە تایبەتەکانی شارەوانی وەزارەتی کار ئەو شوێنانی کەوتم تایبەتمەندن بە مۆڵەتدان بە چاودێریکردن بە بەدواداچوون باشە بۆچی ئەتوانێت وەزارەتی کار مەسەلەی دەستەبەری کۆمەڵایەتی کە قازانجێکی مادیتیایە بۆ حکوومەت زۆربەی پرۆژەکانیان بە جۆرێ لە جۆرەکان ناچار کردووە و کرێکاران دەستەبەر بکەن و کە پارەیەکی تایە داهاتێکی تایە بەڵام مەسەلەی سەیفتی و سەلامەتی کە هیچ پارەیەک و سەرچاوەیەکی داهات نییە بۆ ئەوان ئاوا بە ئیهمالیان سپاردووە یعنی قابلیەوە هەیە دەیان هەزار کارمەندی وەزارەتی کار و وەزارەتی شارەوانی هەیە توانن سەدان لیژنە دروستکەن بۆ بەسەرکردنەوەی کارگەکان پرۆژەکانی وەبەرهێنان و بیناسازی هەموو ئەو شوێنانە یعنی چاودێری وردیان کرێ ناچاریان کەن کە
مل بدەن بە دابینکردنی پێویستیەکانی سەلامەتی، مل بدەن بە هەموو ئەو مەرجانەی کە ئیسەپێنن بەسەریانە لە مەسەلەی بۆ نمونە ئەگە پرۆژێک 100 کرێگار کاری تیابکە ئەبێ لانی کەم کەسێکی شارەزا لە بواری سەیفتی سەلامەتیە ڕۆژانە ڕێنمایی با بە کرێکارەکان، ڕۆژانە وردەکاریەکانی خۆپارێزیان پێ بڵێت وە بیریان بێنێتەوە، لانی کەم چاودێر بێ بەسەر کرێکاران کە کەم تەرخەمی تێنەپەڕێنن بۆ ناوەندی شوێنی کارەکەیان. یعنی زۆر شت ئەبینی کە بە وەسایلێکی زۆر سادە توانێ ژیانی کرێکار لە مەرگ ڕزگار بکە، بەڵام بەداخەوانێ لەبەرەوە نەبوونی چاودێری، لەبەر نەبوونی ئەم لیژنانە، لەبەر نەبوونی لێپرسینەوەی حکومەت و دەوڵەت و دەسەڵات ئەم کەم تەرخەمیانە بۆ کۆمپانیاکان چووەتە سەر ڕۆژانە بەداخەوە گوێبیستی ئامارەکانە بین کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرەوە چێ گیان لە دەستدانی کرێکاران نەدەسەڵات نە حکومەت نە کۆمپانیا و خاوەنکارەکان بەلایەنەوانێ هیچ دەربەستیەکیان نییە بۆ ژیانی کرێکار. کرێکاران خۆیان توانان هەیە هیچ ڕۆڵێک ببینن بۆ ئەو کارەکانیان مەترسیدار نەبێت ژیانیان دابین بکات. حتمما دەوری کرێکارانیش خۆیان ئەتوانن دەورێک بجێڕن لەوەی کە فشارکەن لە خاوەنکار، لە کۆمپانیاکەی، لە کارگەکەی، لە شوێنی ئیشەکەی بە دابینکردنی داوای دابینکردنی پێداویستیەکانی ئەمانەش بە لە دەوری یەکبوون، بە ڕێکخراوبوون، بە گروپ و کۆمەڵە دروستکردنی خۆیان کە داوای پێویستیەکانی خۆیان کەن لە دەستپێشەکەی، کڵاوەکەی، پێڵاوە تایبەتەکەی، پشتێنی سەلامەتیەکەی، چوزانم ڕێڕە و دەستنیشانکردنەکەی، شریتی دیاریکردنی شوێنی خەتەر یا مەسەلەی پارێزگاریکردنیان لە تەزووی کارەبا، چوزانم یعنی دەیان وەسایلی تر لە مەسەلەی پاراستنی گوێچکە و مەسەلەی پاراستنیان لە موادی چیمیایی وە چوزانم دەیان شتی دابینکردنی مەسعەدی پتە و کە هەموو مەرجێکی سەلامەتی تێدا بێ، بەرزکردنەوەی ئەو کرینانەی کە موادەکانیان بۆ گوازێتەوانێت کە جۆرێک لە جۆرەکانی سەلامەتی و مەرجەکانی سەلامەتیان تێدا بێ. ئەمانە هەمووی توانن کرێکارانیش خۆیان بەشێک بن لە ڕۆڵی ئەوەی کە فشار لە کۆمپانیا و خاوەنکارەکان کەن کام شتانیان بۆ دابینکەن. یعنی هەر ئاوە بە ئاسانی ملێن بە جەنگەڵێک کە مەرگ و ژیانیان لەوێیانە دیاریەکرێت. بەدەر لە قوربانیانی شوێنی کار و وتان کار کۆمیتەیەکی ئار لە سلێمانی ئەم چالاکی دوێنەی کرد، یەکی ئار جارێ لە پێشەوەیە چی چالاکی تر بە بۆنەیەکی ئایارەوە لە دەستور کاردا؟ بەڵێ دیارە بڕیارە سبەینێ ڕۆژی پێنجشەمە سیمان لە سەرای ئازادی شاری سلێمانی گردبوونەوەیەکی جەماوەری بکرێت و مەراسیمی ڕۆژی یەکیان لە سەرای ئازادی بەڕێوەچێ کە لەلایەن کۆمیتەی یەکی ئایاری شاری سلێمانیەوانێ بەڕێوە بێت. بڕیارە کاتژمێر 3 سبەینێ بەڕێوە بچێت. و لێرە و لەوێش دەیان چالاکیە لە نمونەی ئەوەی بڵاوکراوەی دەنگی کرێکار لە ناوەندەکانی کاروە لە ناو کرێکاران خۆیانە کۆمەڵە جموجۆڵی سەرەتایی هەیە کە خۆی لە کۆبوونەوە لە دەوری یەکتری و مەسەلەی هەنێک سیمینارە تۆمانە لە ناو کرێکاران و لە شوێنە جیاجیەکانی قەزا و ناحیەکان هەنێک جموجۆڵەیە کە لە بەرنامەیە. دوای پەیامی ئێوە دوای پرسیاری من پەیامی ئێوە بۆ کرێکارانی کوردستان هەم لە خوێن بە قوربانیانی شوێنی کار کە ڕۆژەکەی دوێنێ بووە هەم پەیوەند بایەکی ئەیانکە دوو ڕۆژی تر بۆ کرێکارانی کوردستان. حتمما پەیامی من بە تایبەت بۆ یەکی ئایر کە ئێمە سبەینێ پێنجشەممە سیمانەکرێت لە سلێمانی لەبەرەوەی یەکی مانگەکەوێتە ڕۆژی هەینیوانێ پشووە و خەڵک لە گەشت و سەیران و ئەم جۆرانە بۆیە بڕیار دراوە کە ڕۆژی پێنجشەممە بواتە سبەینێ بیکەین. بانگەواز لە هەموو کرێکارانەوە سوڕاوان و دڵسۆزانی کرێکارەکەم کە بەشداری لە مەراسیمەکانی ئایر لە هەر شوێنێکن هەن بەشداری بکەن لە کار و چالاکیەکانی ڕۆژی جیهانی کرێکار. هەروەها سەبارەت بە قوربانیانی شوێنی کاریش داوا لە کرێکارانەکەم کە خۆیان دەستە و کۆڕ و گروپ و کۆمەڵەکانی خۆیان دروست بکەن
لە ناوەندەکانی کار لە کارگەکان لەو شوێنانە هەتا بۆیانەکرێ پێشنیار و داوا و خواستەکانی خۆیان فۆرمەڵە بکەن و تەڵەب بکەن کە پێویستیەکانی سەلامەتیان بۆ دابین کرێەوە لە حاڵەتی نەبوونی مەرجەکانی سەلامەتی لە پرۆژەیەک لە کارگەیەک لایەنە بەرپرسەکانی لە نمونەی سەندیکا بڵاوکراوەی دەنگی کرێکار وەزارەتی کار لیژنەکانی سەلامەتی لە قایمقامێت ئەم شوێنانە ئاگادارکەنەوە کە فڵان کارگە فڵان پرۆژە مەرجی سەلامەتی تێدا نییە خەتەریات بۆ سەر ژیانی کرێکارانەیە خۆیان جۆرێک لە جۆرەکان ئەم کۆنتاکتانە دروستکەن بۆ لە پێناو پاراستنی ژیانی خۆیانە. شاڵاس محمود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار سپاس لە بەرنامەکانی ئەمشەی دەشن تیویدا ئامادە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە لێرەوە پیرۆزبایی لە هەموو جۆگران و بیسەرانی تەلەڤیزۆنی پێشەنگ تیڤی یەکەم بە بۆنەی ڕۆژی یەکی ئایار ڕۆژی کرێکار. عزیزان نیشانێکی پاشان سەبارەت بە هەرساتەکانی چەند ڕۆژی بابەتی شاری کردن سەیداسمان لەبێت. مەڵەبینەدان مۆزیز گەردان لەسەر پێشەشکردنی بەرنامەکانمان و ئێساش سەباسمان دەبێت لەسەر پارێزەکانی کە لە ماوەی بابەتیدا کە ڕوویاندا و ئەگەر کاتی دەرفەتی داینەوە قسەی دیکەکەی لەسەر ئەم میلانەیە کە لەسەر پۆستی پارێزگاری هیمان و ئێساش لەگەڵ ڕێوەر عارف بەشەکەستانی پێوەی ئازادی پێ ڕێوەر عارف داوەرم باش و سپاس کا لەگەڵمانیت. زۆر سپاس بنەرجیان، هیوادارم هەمووتان باش بن و هەموو هاوکاران و هاوڕێیان و بینەرار لە تەندروستێکی باشا بن. هیوادارم دەنگم لەبەرەوەی هەستەکەم تۆزێ تووشی هەڵامەت بووم گوێگرە و بینەران ناڕەحەت نەکات و دەنگەکەم بە باشی بگە. زۆر باشێگە دڵیان بینەرانیش باشەیە. سەرم کاتستانی کە لە کەرکووک یا لە ماوەی ڕابردووە بوویاندا هەر زۆر بە دوای یەکدا هەم لەوەی هاتوو چۆتە و هەم لەوەی پێشتریش و نەچینە سەر وتەکانەکەی بە دنیای بینەران ئاگاداری هەن. بەڵام پرسیارە دەستکە ئەمانە چی بوو لەم فترە کووتکەدا لە کەرکووک ڕوویداوە بۆچی؟ بەڵێ لە ڕاستیا بناژیانەوەی کە لە 5 ڕۆژی ڕابردووە دوو کارەسەی گەورە لەو شارە ڕوویە ئەوما پێڵێ کە کارەساتەکانی ڕۆژانە لە هەموو شار و شارچەکانی کوردستان چەند بەرابەر گەورەترن. بەڵام ئەم دوو ڕووداوە دوو تایبەتمەندی زۆر کۆمەڵایەتی هەبوو کە بە بەرچاوی ئەتوانم بڵێم هەزاران کەسەوە لە هەر حاڵ بە تایبەت وەختێک کە میدیا هاوکات وێنە و گرتەی ئەم بابەتانەی بڵاو کردەوە ئیتر کۆمەلگا بە شێوەیەکی کەشتی تووشی نیگەرانی و شۆشێکی یەکجار گەورە بوو. وەک گوتم ئەم بابەتە ناتوانین بڵین لە کەرکووک و لە کەرکووک ڕەنگە ئەوەی کە زۆر ناڕەحەتی کردین و خەڵکی کەرکووشی ناڕەحەت کرد خودی سرعەتی ئەو کاتە و ئەو پەیوەندیانە بێ کە بووە هۆی قوربانی ژمارە لە خەڵکی دانیشتوانی کەرکووک هەلێرەشەوە ئەم چاپێککەوتنی دەرفەتە بە گرنگ دەزانم کە سەرخۆشی و هاودڵی و هاوغەمی خۆمان بۆ ئەو ڕوودا و بۆ ئەو کارەساتەیە لە خەڵکی کەرکووک و لە خێزان و خۆشەویستانی ئەو ڕووداوانە بگەێنین و هاودڵی و هاوخەباتیان لەگەڵاکەین و بارحەڵ لەگەڵ ژان و ناڕەحەتی و ئازارەکانیان. ئەوەی لە کەرکووک ڕوویە لە ڕاستیە ئەوەی کە بەتابەت یەکەم جار کە سیارەکە بوو لە مسافێکی زۆرە بارحەڵ توانین بڵێن نزیک بە 3 کیلۆمەتر 2 کیلۆمەتر زیاتر شقامێکی پانوپۆر تا بەردەمی دەستگای ڕۆشنبیری کەرکووک سیارەیەک هەرچی سیارە و خەڵکانیشی کە بوو لە بەردەمی خۆیان بارحاڵ وەکو فریمێکی سینەمایی کارەسەیەکی خۆڵقان کە ئەقڵ و چاو بینین تەسەوری ئەو شتەی ناکرد لە شارێکی گەوری بەو شێوە بارحاڵ ڕووداوە بەم شێوە دڵتەزێن و وەحشە ناک و ترسناکە
لە نێو شەقامی شاری کەرکووکا ببینێتەوە. ئەو بودوایی ئەم ڕووداوە زیاتر لە 20 کەس قوربانی گیانەدەزانی لێکەوتەوە و زیاتر لە 30 کەسیش وەکو باسی ئەکەن هەتا زیاتر لە 30 بۆ 40 کەسێک برینار بووە. هەندێک لە برینارەکان لە هەر حاڵا وەزیان باشترە و ئێستا ژمارەیانەشە لە خەسەخانە کەوتون. ئەوم بابەتە تاو شوێنەی کە ئەتوانین بڵین بەم حاڵەتەیان نەگەڕێتەوە، هەرچەند تا ئێستا نە پۆلیس نە دەستگاکانی بەرپرس نە ئەو لایەنانەی کە معنین بەم ڕووداوە بە قسە و قەولی خۆیان دەڵێن هێشتا لە حاڵی لێکۆڵینەوە و توێژینەوە بە دواسوونان لەسەر بابەتەکە. بەڵام ئەمە نا یەکەم ڕووداوە و نە دەهم ڕووداوە لە ئەم شار و شارستانی کوردستانە بە بەردەوامی بەرهەمە شاهدی ڕوودا و کارەساتی لەم شێوە دڵتەزیانە بین. ئەوەی جێنی گەرانیە کەمترین حاڵەتێکەیە دوجار دەستگاکانی حکومی و ئاسایش و لایەنە پەیوەنددارەکان و تەنەنەت خەسەخانە و هەموو ئۆرگانانەی معنیم بەم بابەتە ڕوونکردنەوەی بۆ دانیشتوانی خەڵکی کوردستان و ئەو شوێن و ناوچانەی کەم ڕووداوی تیا بێ ڕوونکردنەوە بدەن یا بە زۆرێ بەرحاڵ هۆکارەکەی باس لێکەین، چونکە هەرێک لەو ڕووداوانە کە تۆ ڕۆ دەچی و وردەکاریەکانی دەبینیتەوە بەرحاڵ دەبێ سەرباری ئەوەی کە دەڵێن ئەوە هۆکارەکەیەتی دەبێ معنی بەوە پەیدا بکە کە دەسەڵات لایەنە بەرپرسەکان چه ڕێگە و ڕەوشتی ئەگرن بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانە دووبارە و بارۆست دەبارن نەبێتەوە. بەڵام لە ڕاستیان بناجیان لە کوردستانە ئەتوانم بڵێم یەکێ لە گەورەترین ڕێگە و دەواازەکانی مەرگ و کوشت و کوشتاری خەڵکی ڕووداوی ڕێگەوبان و سیارە و هاتوچۆکردنەکانە لە بینی زۆر لە شارەکان بەتایبەت ماوەیەکی زۆر بینی کەلار و سلێمانی بە جادەی کوشتار ناوە برێ، ماوەیەکی زۆر منطقەی عەربەت بەرحاڵ لەگە سلێمانیە هەتا ڕانیە لەگەڵ ناوچەکانی کا، یعنی لە زۆر لە شارەکان ئەم گرفتە گەورەیەمان هەیە و ئەم گرفتەیە سیرەکە ئەوەیە ئەوەی تەعەجوبە کا ساڵانە ئەگەر ئاماری بگری نایەتە خوارەوە، یعنی وەکو معجزە وایە هەموو ساڵە تۆ ڕێژەکە بەرەو سەرتر و زیاتر و زۆرترە بینی و هەموو ساڵە پۆلیس و دەستگاکانی ئاسایش و دەستگا ئەمنیەکان بەرحاڵ لیژنت پێکەین و کۆمیتە پێکەین و دەستە پێکەین و تاقیقاتەکەن و لێکۆڵینەوە ئەکەن، بەڵام هیچ کەسێک تا ئێستا نازانێ ئەو هەموو کەسەی قەت و عام کراوە لە ڕێگەی کەلارەوە هەتا تا سلێمانی بە کوێ گەشتووە، کێ بەرپرسە، کێ لە کۆڵینەیان کردووە، چەند کەسیان سزا داوە، چەند کەسیان بەرحاڵ بەو مانایە هێناوەتە بەرپرسیار و بەرنامەی تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و دەستگاکانی میدیان لەسەر چۆنیەتی حادیسە و ڕووداوەکە پێهی کردووە پێ ئەنجام داوە. بێ لە ڕاستیە ئەمە ئێستا وەکو عادەتی لێ هاتووە ئێستا لە هەرحاڵە، هەرچەند هەندێک کەس پاساوی وایەنێتەوە ئەڵێ ئەمە ڕووداوێکە و بەرحاڵ لە هەموو وڵاتێکا ڕوئەیە، بەڵام لە هیچ وڵاتێکا وەکو کوردستان نییە بۆ لێپرسینەوە بۆ لێپیچنەوە بۆ بەدواسوون بۆ چێکردنی بارودۆخەکە بۆ ڕێگەوبان بۆ هۆکارانی کە دەبناوت ئەو هۆکاری ئەو مەرگ و لە هەموو بوارێکە، ینی مەسەلەکە هەر ڕێگەوبان نییە ئاگرکەوتنەوەی بەمانە هەر ڕووداوێک نین بە ڕێکەوت لە کوردستانە زۆربەیان لە بەرامبەر ئەمانەدا بەڕاستی ئەکرێت شتێک بکرێ بۆ ئەوەی کە ڕێژەکان بەم شێوەیە فراوان و زۆر نەبن. مطلقاً حتما ئەکرێت. ئەزانی چۆنە بناجیان تۆ سەیری کە ئێستا بۆ نمونە لە زۆر لە ناوچە سنوورەکان بە تابەتی بۆ نمونە سووتانی دارستان و باخ و باخات و ئەو شتانە، یعنی هاوڵاتی خۆی لە گونیەکەوە بگرێت تا کە نازێت تا هەندێک لە پێداویستەکە خۆی بەدابینیکە. دەوری حکومەت چییە؟ جێگۆمەکانی حکومەت چییە؟ و مەرکەز و ناوەندێ لە هیچ یەکە لەو شارانە نییە ئامادە بێ پێشوەخت بۆەوەی کە ڕووداوێ هەتە پێێتەوە چۆن تەعامل دەکات، چۆن بەرەو پیری ئەچێت و چۆن ڕێگری لە فراوبوونەوەی ئەدا. ئێمە لە کوردستانە بیمانەجاری وا هەبووە ئاگرکەوتنەوەی دوسێ ڕۆژی ویستوە اینجا بەتەواوی خامۆش کراوە. ئێمە لە شوێنێکی دنیا نییە، بۆی هەتا ئەگەر ڕێکەوتیش بێ ڕێگە هەیە بۆ ڕێگەتن لەو ڕێکەوتە. ئەوەی کە خەمساردی و شانخاڵیکردنەوەی ئەم دەساڵاتە پیشانەیە ئەوە هۆکاری سەرچیە بۆ ئەوەی پانتایی ئەم کوشتارگایە لە کوردستان زیاتر بێ و ئەوەی کە بەدواسوون ناکەن لێپرسینەوە ناکەن و بەرحاڵ هۆکارەکانی ئەو ڕووداوانە ناخەنە بەرچاوی کۆمەلگاوە ئەوە دەرفەتێکی زۆر زیاترەدا. من تێگەشتنم بۆ ئەوە هەیە ئەزانم حکومەت سەڵاتۆشتانە لە هیچ شوێنەکە ئەوەندە بە خەمی کۆمەلگا و هاوڵاتی و خەڵکەکەی خۆی نەبووە کە سڵامەتی و تەمین و ژیان و گوزەرانی دابین بکە بەوەی کە بەرحاڵ لە بوارەکانی کە ئەخە خۆێمە لە بوارێکە قسە ناکەین بەڕۆ سەیری کە
ئەمڕۆ لەگەڵ چەند برادێک قسەمانە کرد سێشت لە سلێمانیا زۆرترین فرۆشی هەیە سایدەریا یەکێکە لەو شتانە لە هەرحاڵە مەطعەمەکان یەکێکە لەو شتانە یعنی ئەو دوشتە بەتابەتی زۆر فرۆشی زۆرە بۆ ئەو خواردنە ناکۆنترۆل کراوە و ئەو خواردنەی کە بەرحە کواڵەتیەکەی بەو شێوەیە لە بازار ڕابیرێ باعیسیەوە بێ ئەم نەخۆشی و کارەسە و ڕووداوانە لە کۆمەلگا زۆر زیاتر و زۆرتر بێتەوە یعنی میکانیزمێک ناکرێتە پێشەوە لە هەر یەک لەو بوارەنە ئەڵێ بۆ تەخفیف بۆ هاتنە خوارەوە بۆ چارەسەکردن بۆ عیلاج بۆی کە بتوانێ بارحاڵ وەکو ئەزمون لە ناوچەکانی ترە ئەمە بێتە ڕێگە و ڕەویش بۆ تەخفیفی ئەو حاڵەتانە ئێستا ئێمە باسەکەمان لەسەر کەرکووک بوو لەسەرەوەی ئەو حادسەیە چی بووە ئەم بابەتە بناجەتەنیە ئەوە نییە کە کارەسەیەک ڕوویە ئێستا لە باری دەریونیەوە خەڵکی کۆرکووک و هەتا هەوڵاتیە لە هەر شارێکی کە بێ محتاتە ڕوا بەڕێگا سیارە محتاتە ڕوا بەڕێگا نیگەرانی ئەوەیە کە کەسێ لە دواوێ خۆی لێبە ینی لەباری دەریونیە دۆخێکی زۆر سەخت و دژواری دروست کردووە بە هەموو ئەم شتانی کە کار نییە ژیان نییە گوزەران نییە کارە با و هەموو خزمە گوزارەکانی کە ژوای هێشتا هاوڵاتیە دەبێت خەمی ئەوەی بێ لە پشتی سوکانەکەیەوە چۆن لە دواوە لێ نەدرێت چۆن بارحاڵ تووشە حادیسە و نیگەرانیەک نەبێت کە مەسیری خۆی ئێوارە لە ماڵەوە نەبینێتەوە ئەوەی کە بە هەماشەوە کە لەسەر مەسەلەی ئەو بینایە ژووریدا یەشێکێ لەو ڕێگە ڕۆشتانە یەکێ لەو بابەتانی کە لە ڕاستیا وەگوتم بارحاڵ بە حکمی حەجمی نیگەرانێکەوە حەجمی ڕووداوەکە دەنگدانەوەکەی گەورەیە بەڵام لە زۆربەی شارەکانی کوردستان توانی بڵێ ڕۆژانە کەم یا زۆر بچووک یازی گەورە لە شکل و شێوازی جیاوازە ئێمە شاهدی ئەم ڕووداوە نابین بۆی وەختێکە لە شاری کەرکووکە وەختێکە بینایەک بێ کۆنترۆل کردان بینای جارەکە پێش هەموو شتێ پۆلیس خۆیڵێ دەستگاکانی بەرپرس و لایەنە بەرپرسەکان خۆیان سکواڵای ئەوە دەکەن دەڵێن ئەم شوێنە پەرلەمانتارەکانی خۆیان دەڵێن ئەڵێ ئەم شوێنە 300 مەتر هینیان هەیە مۆڵەتیان هەیە یاخۆت بابلی تاپۆیان هەیە یبیناکە خۆی نزیک بە 1920 مترە یعنی دوو بەرەبەر شتێک ئەو هینە پانتایە هەیە وەختێک کە ئەم شوێنە هەیە یعنی لە سەرتاوە لە دەستپێکەوە ئەمۆڵەت و پێدراو نییە کۆنترۆل نییە و ئەوە تەنیا بینانیە لەو شارە و ئەوە تەنیا بینانیە لەو ناوسەیە حتا لە شارەکانی کە بە هەمشی زۆربەی زۆری ئەم مشکلاتانە بارحاڵ لە سەرتاوەیە لە دەستپێکەوەیە چونکە کولی ئەم سیستەمە جواب نایەتەوە گەندەڵە بارحاڵ دزی و جەردەوی چەتەیتیا هەیە خاتر و خۆتریتیا هەیە پەیوەندی ئیجتیماعی و خزمایەتی و دۆستایەتی و مەسئولیەت و پێگەی مەسئولین ئەمانە دیاریەکە کەم پرۆتۆکۆلانە لەگەڵ چیات و مالەکرێ ئەگرێ بە چێ بەرژەوەندی هەیە لەسەری چێوەری ئەگرێ بەشێ ئەفرۆشێ دوزار بارحاڵ ئێمە ڕوبەڕووی کارەساتی وا بۆ شێوە دەبینەوە لە ڕۆژانەکە لە ڕاستیا ئەوەی کە لە کەرکووکا بوو هەموو ئینسانێکی بە هەر ئەندازێ دووتان نزیک ئاگای لەم ڕووداوە بێتەکان و نیگەران کرد زۆر زار لە کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەحزابی دەسەڵاتدا ئەوە دەبینین کە کاتە قسەباس لەسەر ئەمە دەکرێت ئەوان زیاتر باز لەوە دەکەن کە خەڵکی بە پێی یاسا هەڵسو کەوت ناکە خەڵکی فەرامۆشی ئەو ڕێنماییانە دەکەن ئەو یاسا و ڕێسانە دەکەن کە دانراون ئەمانە ئەبنە سەبەبی هۆکاری سەرەکی ئەم کارەساتانە پێم خۆشە بۆ چونی ئێوە لەمبارەوە بیستم بنارجانجارە پێش هەموو شێ لە هەموو دنیاە پرسیارەکە ئەوەیە کە دەوڵەت و دەستگاکانی حکومی ئیشیان چییە کاریان چییە لە هەر بوارێکە تۆ تامینی شتەکەی خۆتی کردووە تۆ تامینی پێداویستەکانی کردووە تۆ ئەو یاسا ڕێسایی و بە ڕسمێن ناساندووە تۆ دەرفەتی خۆش کردووە کە بارحاڵ وەختێک کە هاوڵاتی بە تاوانێکەوە بە سزایەکەوە بە شکاتێکەوە بە نیگەرانیەکەوە یا بە گومانێکەوە دەگیرێ لە ڕێگەی حوسڵحی عەشایریەوە شارینەکەی باب لە کوردستانە لە ڕێگەی موسسە دروستەکەن وەزارەتی عەدلەکەیان تەبدیل بێ بەوەی کە موسسەیەکیان هەیە یا بارحاڵ هینێکی ئیجتیماعی و ئیسلاحیان هەیە ئەمە وەختێک کە ئایسار زێتە پشیە مامەشێ وەڵامە فلانە مەسوولە لە منطقەی محافزەی سلێمانیە یا فلانە کەسی کە بارحاڵ لە ڕێگەی سڵحی عەشایریەوە کاروبارەکان جێبەجێ کرد یعنی لەسەر مەسەلەی ژنان و تا قەتڵ و تا کوشتاری خەڵک بارحاڵ ئەمە یەکێکە لە گەورەترین میکانیزمەکان کە خودی دەسەڵات برەوی پێدا و خودی دەسەڵات ئەم ئۆرگانانەی بەڕسمیان ناسیوە یعنی کەواتە لێرا کە وەختێک کە یاسانیە ئیتر ئەم ڕوودا و حادیسانە بە پەیوەندی ئیجتیماعی لە بینی ئەحزاب و کەسایەتیەکان و ئەو دۆخە چارەسەریەکە ئەژین ئەگەر ئەوان یاسایشیان هەبێ بۆ ئەو بابەتانە و بە خەڵکی کوردستان بڵێن باب لە ڕێگەی ئۆرگان و ڕێگە و ڕۆشتەکانی خۆیەوە وەڵام وەرگرنەوە یا بە دوواسوم بکەن یا لێکۆڵینەوە بکەن
نەک لە ڕێگەی ئەوەی کە بەرحاڵ ئەوەی کە وەکو خوارە لە ڕێگەی فلان ئۆرگانی کۆمەڵایەتیەوە ینی ئەسڵەکە لە لای خۆیانە اینجا من باسەکە ماڵحاو ڕێگە و جادە و کۆڵەوە بازاڕێکە لە کوردستانە هەیە زۆر جێگەی شانازی فەخر نییە بۆ خۆیان ڕەنگە بۆ خۆیان بار حەسارێ بەرزیان هەیە کێشیان نیە بە تارە هاتوچۆکەن زۆر لەگەڵ ئەو ڕێکەوتانە نین بەڵام بۆ هاوڵاتیە کە $10,000 سیارەیەکە کڕێ و بە خوێنی زگەر و دڵی بارحاڵ هینیەکات تەمینەکە بۆ ئەو کارسە و ڕووداوێکی گەورەیە کە بارحاڵ تووشی بشکۆلتنین زەر و زیانە بێ ئێوە جادە و کۆڵانەکەی وایە ئەوە بیمەکەی وایە ئەوە لە ئەم شارەی ئێمە تۆ بانزی نەکری بە 450,000 و لەولاتر بە 850,000 وەلەولاتر کە ساعتێ لێرە و دوورە بە 450,000 خۆت نەوتی هەیە خۆت نەوتی هەیە نەوتەکە ئەفرۆشی تۆ بە حکومەتی عێراق تەوزیعکاتەوە بە $10,000 بەڵام بە هاوڵاتیەکەی خۆ بە 3 بەرابر بە هینەکەیتەوە دەیفرۆشیتەوە یعنی لە هیچ شتێکانیە صح لە هەر شێکی کرد تازەسەوەیە یەک وەزبەیەکەی نیگەرانی وشیلاتی کە گەورەی لە بەردەمانە بارحەکە مەسەلەی سەبحە ئیتر ئەچێتە تەندروستی چێتە سەقفە و شوێنێکیکە و نیگەرانیش یەکجا گەورەتر بۆ کۆمەلگاکە دروستەکە بۆیە ئەگەر مەسەلەکە ئەوان بەهانەی ئەوە بهێننەوە بڵێن کۆمەلگار خەڵق ڕێعایەتی ناکە خەڵق پرسیارەکە ئەوەیە کە خۆیان چ لێکۆڵینەوە و توێژونەوەیەکەکەن چۆن تەعامل لەگەڵ خەڵکاکەن چێ ڕێگەی لەوان گرتووە ئەگەر کەسێ کاری نایاساییە کات ئەوە خۆیان هەمەکارنی دە فەرمی سزایان بدە فەرمو لێکۆڵینەوە بکە بەڵام معیار و پیانەوە پێوانەکەی ئەوانەوەی کە ئەو علاقە و سیستەمەیە کە لە خوارە بۆ خۆیان لەسەر بە خۆیان دانەوە بۆ ئەوە عنی ناتوانێت ئێستا ئەگەر لە سەردەمێکی شاتوانی بێتی ئەوان قانع بکە لە واقع ئێستا ناتوانێت ئەوان قانعەکە ئەمان لە یەک ئۆرگانە یەک بابەتە یەک مۆزوع نییە کە بارحەبڵی ئەم دەسەڵاتە ئەم ئاراستەی هەیە ئەم شتەی باشەیە کە ئەکرێ بڵێن بە حسونیەتەوە تەماشاکردن و تعاملی لەگەڵاکەین ئەزانی چی من زۆر زاری وا هەیە بنار گەنجێکی و با بڵێم هەرزەکاری خۆم بیرێ دەکەوێتەوە سەدام حسێن من خۆتای خۆم کە 15 ساڵە بووم یعنی هەندی حاڵەتە بوو ڕێگۆبانی سەرجادە جادە هەبوو کە بۆ پەڕینەوە نە ئەچین بە خاتیەوەی ئەمان و دژی حکوومەتی بەڵام با بەسەر نە ڕێگە هەیە نە جادە هەیە نە بەرپرسیارەتی هەیە لە هەرحاڵە ئێستا حکوومەتیش خەڵکەکەش بۆیە ئەمەندە بێزار بووە لەم حاڵەتی کە لە واقع بۆ لە ژیان و گوزەرانی ڕۆژانەیە هەیە زۆر تەمایلی بەوە نییە بچێت تحقیقات کات لێکۆڵینەوە بکە فڵان لە توێژینەوە بکە ئاگای لە خۆی لە سارەکێتی من دڵنیام ئەزانم لە نێوانش خەڵکانەکەیە لە هەرحاڵە کەمکاریان هەیە نابەرپرسیارن بە ئارزوی خۆیان کارەکەن تەعامل ناکەن بابە لەم کۆمەلگایە بەرحەڵ جاری وا هەبوو لەسەرەوەی کە مرور لەسەر جادەیە بۆ دەستی لە کەسێک کە تۆ بەجبووە دەماچکەی دەرهێنا و تەقەی لێکردووە کێ بەم قسە ناتوانێت قانع بێکە بارحاڵ ئێوە ئەشک و بەرپرسیارەتی خۆتان جێبەجێ کردووە وی وەختێ سیستەمێک وایە دەسەڵاتێک وایە هاوڵاتیانی سەرباری نەبوونی ئەو خدمەتانە سەرباری نەبوونی ئیش سەرباری نەبوونی هەموو ئەو کێشانە سەرباری هەموو ئەمانە شێشتا تۆ سێریبی هەم وڵاتە ئەم مەتەقەیە ئەم ناوسێ بە هەر ڕۆژی کێشەیەکی گەورەی لە مەتەقەکە بۆیتە پێش ڕۆژە لە هاتنی تورکیاش ڕۆژە لە هاتنی ئێران لەترسێ و ڕۆژە ئێساوەتان لە چەند ماهە خەڵگیری کرۆ بەدەستەوەی کە درۆنەکەی یا لە پەنجەرەکەی یا پر ماڵەکەی یا فلان شوێنەکەی ینی تۆ هەستەکەی کە ئەمەندە لە ژیانی نائەمنە لە جەنگێکی بەردەوامای ئەگەر ئەم جەنگە فیزیکیان کۆمەلگاکە و وێرانەکە لە ڕووی ڕۆحی و کۆمەلگاکەی نائەمن کردووە وێرانی کردووە بە جۆر لە ژیانی و چێژ و تامی ژیانکردنی لە کۆمەلگاکە سندوێتەوە وێ بڕاستی و پاساوانەی ئەوان پێم وایە بارحەڵ ڕەنگە لە واقع خۆشیان جورئەتی ئەوان نەبێت کە لە زۆر شوێنە دانیشن بارحەڵ بەپێی ئەوەی کە خۆیان هاوڵاتی هینەکەن تاوانبارەکەن ئەنجام گیرێکی ئێستا ئەوەی کە ئەم ڕووداوانە ڕویان داوە ئەم کارە ساتانە قوربانێکی زۆری لێکەوتوتەوە هەم لەوەی باڵەخانەکەەوە هەم لە هاتوچۆکان کەسوکاری ئەم قوربانیانە زیان لێکەوتوەکان چی مافێکیان هەیە چی قەرەبوویەک ئەکرێنەوە ویان خۆیان ئەتوانن لێرە بە دواوە چی بکەن هەڵبەت دانیشتوانانی تری کەرکووک و کوردستان بۆ ئەوەی کە حاڵەتی هاوشێوە ڕوونەداتەوە بناجی ئەم پرسیارە بە دەرەجەیە کە من دڵنیام لێرە باسەکە لەسەر دەسەڵات نییە و نەقل و ڕخنەگرنی دەسەڵات نییە کارسەیەکی گەورە هەیە ئەویشەوەی کە کۆمەلگەی کوردستان وەک پێویست کۆمەلگەیەکی وشیار نییە وشیاری ئیجتیماعی و سیاسی و یاساوڕێسا و هیچ شتێکی بەرها زۆر لە بە شێوەی گشتی زۆر لە خوارەوەیە ئەجی وەختێک کە تۆ زەرێکی پێیەکەوێ دوکانەکە دەسووتێ بە هەرحاڵ تامینی حیاتن نەکراوە
دەبێتەوە دەرفەتێ دروستکەی کە ڕوو لەو دەسەڵاتە بکەی کە ڕێگەی ژیانی پێیاوی باشە ئەم ڕووداوی کە لە کەرکوو بۆشێک بوو لەو شتانە ئاخەوەختێک کە تۆ لە بینایەک بە ئەو شتانی شەواهیدەکانی تا ئێستا دەیسەلمێنێ لە ئەساسی دروستکردنی ئەم شوێنەوە بارحاڵ بە گەندەڵی کراوە ئەم هاوڵاتیە ئەبێبی لەوە بکاتەوە کە کوڕەکەی جگەرگۆشەکەی منداڵەکەی هەر کەسێکێتی تووشی کرێکار بۆ لێ تووشی بریناری بووە یاخۆ تووشی ژیان لە دەزان بووە بەرۆشی حکومەت و دەسەڵات بکرێت حەقی خۆیەتی قەرەبووی بۆ بکرێتەوە یعنی مەسەن تۆ سیر کە زۆر جاری وا هەیە هەتا لە بینی لە هەر لە منتقە وڵاتی خۆمان لەواقع یعنی ئەگەر ئینسان من هەندە جار نمونونەکانی سەردەمی بەعسی هەرمۆن دە بەخاتیەوەی کە بەعە زۆر شەریف بوو بەخاطی کە بەعس لە لوتکەی فاشسمی خۆیان بوو بەڵام لە ڕووی ئیداریەوە سیستەمێکی هەموو خەڵق دەرفەتی بە خەڵق بۆی کە خەڵق بە دواسوونکە بۆی کە خەڵق لە هەندێشت بەهرەمەند بێ بۆی لە خەڵق لە هەندێک خەدەمات بەهرەمەند بێ باشە بەڵام ئەمانە سەربارەوەی کە هیچێکیان نیە لەو حاڵەتە بۆ لە ڕاستیە تەنیا شتێکەکەن وەکو هەموو تاوانەکانیکەوە وەکو هەموو نیگەرانەکانیکە وەکو هەموو دەستگیرێژەکانیکە بۆ خەڵق ئەڵە کۆمیتە دروستەکەی لە کوردستانە وای لێ هاتۆ بە مۆدیل هەرچی شێت سپێرا بە مۆدیل وەکو کابرا مسلمانە لە یتر فاتحەی بۆ خوێنێ هیچ معنایکی نابێت لە ژیانی ئیجتیماعی لە بەدواسوێنی دواتری ئەو شتە یعنی ئەوەی تر دەستی لێشووی چونکە هیچ ڕێگە و ڕەوشتێک نییە ئەستا کە باسەکەی لەم ساعتە سەردەش عوسمان 16 ساڵە قەتوعام کرا و کوژا و تیرۆ کراوە بەڵام کام یاسا و ڕێستا چێ خۆی کرد بە خاوەنی سەرباری هەموو ئەو اعتراض و ناڕزایەتیانش کە لە واقع لە کوردستانە و لە هەموو گۆشە و کەناڵی کوردستانەوە دەکرێت لەبەر ئەوان وەختێکە موقعیەتیان ئەوەیە هەل لەو ڕێگەیەوە دەسەڵاتەگرنە دەسەوە خەڵق سەرکوتەکەن خەڵق دەگرن خەڵق سزا دەدەن چاو سوورەکەنەوە دەکار دەرێ دەکەن بێحورمەتی و سوکایەتیت پێ دەکەن بە هەر حاڵی تر خەڵکیش بەڕاستی ئەتوانێت لە ئاسێکا بتوانێت مقاومەتکە ڕوو بەڕووی بێتەوە و ڕابوەسێتەوە بۆیە من پێم وایە بە حاڵ ئەوەی کە خەڵق ئەتوانێت لە بارەوە بیکە ئەوە نییە کە کۆڵ بدا لەبەرەوەی کە دەسەڵات نایەوێ بیکە حەدیقە لەمە بکەی بە سونەت بابەجان بۆ دیفاعکردن لە حرمەتی مناڵەکانم کە براکەم خۆشەکەم هەر کەسێکم کە ڕووداوێکە گیان لە دەسەتا چێ بەرپرسە لە ژیانی جەنگی ئەوە بکەم مناڵەکەی چۆن دوای ئەوە ئەژی جەنگی ئەوە بکەم کە ئەو خێزانی جێ هێڵێ بەسێ مناڵەوە ڕوو کاتە شووە کری خانۆکەی شێبیدا کری مەکتەب و قوتابخانە و هاتوو چۆکردنەکەی شێبیدا لەو شوێنایە کە بارها ئەو حادیسە ڕووداوە تۆ لە کۆمەلگا ئاسی وشکارێکە لەو شوێنابێت تۆ لە کۆمەلگا ئەو نقطەی یاخو ئەو توێژەی کە پێشڕەوترن مەدەنیترن ئازادی خواسترن هەز بە بەرپرسیارەتێکرد لەسەرم حادیسانە بەڕاستی لە زۆر وڵاتی دنیا هەیە جوڵە و حرەکەتی زۆر گەورە دەکرێت زۆر جاری وا هەیە لەسەر یەک ڕووداو باشە لە وڵاتێکا دەبینی بەهەرحاڵ ئەترازاتێکی گەورەی فراوان کراوە ئەمە نابێتە مای سەر زەرشکردن لەوەی لە تاکەکانی کۆمەلگا کولتوری ئیجتیماعی ئەم ژیانی ئەم کۆمەلگایی ئێمە وایە بۆیە پرسیارەکە ئەوەیە هەتا لە منەوە بیگرێت تا هەر وڵاتیە هاوڵاتیەک لەم بوارەوە چی ئەکا بۆ ئەوەی کە بەستێ بگرێتەوە گرێک بدرێتەوە بۆی هاوڵاتیەک پێداگرێت لەسەر باف و داخوازیەکانی خۆی ئەخەتم بافی ئاو نەبێ کارە باو نەبێ بیمە و نەبێ خەدەماتی نەبێ لەسەر جادێکا لێتە دەن و ئەتکوژن دوای وەش بەهەرحاڵ کۆشێ مناڵجێ ئەهێنی ئەمە ئیتر چ مەملەکەتێکە چه ژیانێکە بۆ ئەم خەڵکە خوڵقاوە بێ پرسیارەکە لەسەر ئێمەی هاوڵاتی ئەو کاتە ئێمەی جەبهە و بەرەی مەدەنی و شارستانی پێشکەوت و خوازە ئێمە عەدالەخواز و سوسیالیست و چەپ و ڕادیکاڵەکەی ئەم کۆمەلگایە کە چۆنە چینە جەنگی هەموو ئەم نابەرابەریانە دەزانم بارحاڵ ڕووداوەکانی ڕۆژانە ئەوەندە زۆرە بناجیان تۆ لەبەر ئەوەی کە کەرکووک لەم حاڵەتا هێنیتەوە بەرچاوتر بوو ئەژین تا ئێستا چەندین ئەژین پێشەوە چەندین حاڵەت ڕووداوێکە هەبێت با پرسیارەتەکە لە ڕاستیا بەشێکی لەسەر ئێمەیە بەشێکی لەسەر کۆمەلگایە بەشێکی لەسەر ئەو نخبە ئەو قشرەیە لە کۆمەلگاکە بارحاڵ لە دنیابینی و تێگەشتن و ڕۆشنگەریانەوە کەمیانەیەنەوە بەڵام ڕۆشنگەری و ڕۆشنبینی و دریابینی ئەگەر نەبێتە تەبدیل نەبێ بە حرەکەتێکی ئیجتیماعی لە کۆمەلگا ئەگەر نەبێتە نانێ بۆ خەڵک ئەگەر نەبێتە کردنەوەی دەواازەیە بۆ چارەسەکردی کێشە و هینەکان گرفتەکان حەزەکەی تۆ 1 ملیۆن کتێب خوێنەرەوە ئەوە ژیانی شخصی خۆتە حەزی لە خوێندنەوەیە بەڵام ئەو ژیانەی تۆ ئەو ڕۆشنبیری تۆ بۆ هاوڵاتەکەی تۆ تورێک نایانێت معنایەکی نییە خۆی مە زۆر لە ڕووداوەکانە ئەبینین بارحاڵ کە ڕۆشنبیرەکان قسەیان چییە دەوریان چییە ئەو ڕۆشنبیرانەی کە دوێنێ لەسەر مەسەلەی سووریا قسەیانە کرد لەسەرم حەدەسانە مەسەلەیان چییە قسەیان چییە لەکوێ کۆمەلگا ڕاوەساون لەسەر نانی لەسەر بژێوی لەسەر کوشتاری لەسەر گرتنی لەسەر دەیان سەردەش بۆی بەرحەم ڕاستی من پێم وایە هەندێک جار بەشێ لە ڕۆشنبیرەکان دەبنە تاعاون بۆ خۆیان دەبنە کارە سەواقعان دەبنە شتێکە بۆ خڵەفاندنی خەڵق
ئەنواع مؤسسە و ڕێگە و ڕەوشت و دەستگای ڕاگەیاندن و ئیمکانات خراوەتە بەردەستیان ئەمە چێ کابرای لە کەناڵێکەوە سەرسەفتە بازی بۆ بکە پارێکی سەقفێکی گەورە وەرەگرێ و بەرحاڵ لەو لاتریشە هاوڵاتەکەی 300,000 کری خانووکەی نییە بۆی ڕۆشنبیرەکەی و بەرحاڵ لە واقع نەکات هیچ ناکە من پێم وایە لە پرۆسەی ئەو معاناتی کە هەیە زیایی ئەکا کەمی ناکە تۆ هەر کەسێک لە هەر گۆشێکی نێ سەقافەت و حەزارەتی خۆت هەرچیە بێ وەختی کە ناتوانی بەلوتی خۆت ببینی وەختە کە ناتوانانی خێزانەکەی خۆت و دەوروبەری ماڵەکەت بینی وەختە کە ناتوانانی لەسەر ئاوەڕۆکەی گەڕەشی خۆتان قسە بکەی وەختە کە ناتوانانی 700,000 خوێنکار لە وڵاتە هەیە دانا مەزێ قسەی لەسەر ئەوە بکەی وەختە کە ناتوانانی لەسەر شێکی زۆر سادە ئێستا وای لێ هاتووە کاکە شەرمەزاری زۆر زۆر گەورە هەیە لەم کۆمەلگا بڕاستی ئینسان هەرچەند قسەی لەسەرەکە ئاخر هین ئەم کارتی هینە هەژماری منە ینی چەند ساڵە هەوڵیانە ڕێگەیە گر بۆەوەی کە تەحمیل کرد ئێستا تەحمیلکردنەکە بووە بۆەوەی کە 400-500 کەس ماوەتەوە بە زۆر ئەڵێ نەخێتەوە هەر بێ کارتێ بکەی کارتێ دەربهێنێ لێەوە پارەکە بێ ئەجین موچە ناینی ئێوە دوو مانگا بینیم بەشێ لەو ئینسانە شەرافەت بەندانەی کە منیان بۆ زۆرداریە نەداوە بێ موچە ماونەتەوە ینی گەشتێتە شوێنێکەوە بەڕاستی ینی ئەو کەسانی کە تاقە و زێشیشانەیە و هێشتا ئامادەی من لانێن بەو شوێنە ینی دڵۆپ و پەرداخە ئاوەکەی ڕۆژانەشیان لێ ئەسەنەوە من خەڵکە ناسیم لەم شارار لە ڕاستیا مانگی 700,000 وەرەگرێ کەم وەری نەگرتو ئەم مانگی ڕابردوو مناڵی هەیە نەخۆشم بە هەر حاڵ مشکلەی گەورەی هەیە لەسەر مەسەلەی نەخۆشی مناڵەکەی بەڵام کە وەختی موچەکەی نادرێتێ ئەویش بە هەر حاڵ بۆ خۆی عیزەت و کەرامەت و شەرافەتی خۆی خۆشەوێ ئەڵێ من بە شتی زۆر من نادەم ئەم کوژن لە برسا بابم کوژن بەڵام من بە شەرافەت مەدانەوە سوار ڕۆشە کوشی وێ ئەمانە بەڕاستی وای لێ هات ئەم دەسەڵاتە جێگەی نەفەسێکی ئاسایی بۆ هاوڵاتی نەهێشتەوە بۆی هاوڵاتیش دەبێ ئەگەر دەیەوێت لەم مەعانات و گرفتەیە ڕزگاری بێت تەنیا ڕێگەی ئەوەیە بە چاوکراوی معاملە بکە بە چاوکراوی لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان بێ هاودڵی بکە هاوخەباتی کە خۆی ڕێکخە لە هەر چی چین و توێژێکی کۆمەلگایە بەرحەڵ بتوانێت ئەوەندە خۆی ڕێبخا کە حەدیە قەلەکەی بۆ دیفاکردن لە پیشەکەی خۆی لە کارەکەی خۆی لە ئەو قشرەی خۆی بتوانێت هەنگاوی زیاتر باشتر بچێتە پێشەوە ئەمە ئەو ڕێگەیە کە بەرحەڵ چ لەم ڕووداوی کەرکووکە چ لە هەر ڕووداوێکی کە ئەتوانێت ئەم جەنگە ئەگەرچی چەند بەرابەر نابەرابەرە ئەگەرچی ئەو هەموو ڕێگە و ڕەوشتەکان و دەستگا و سەرکوتکەر و هەموو شتێکیشی هەیە بەڵام هیچ شتێک مطلق نییە بەڵام هەمیشە ئەو هیوایی کە بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک هەیە لە هەموو سەرسەمینەوە لەم مەملەکەتاشا بەرحەڵ هەیە بەڵام ئەبێ فراوان کرێتەوە بکرێت بە وەکو نەریتێکی ئیجتیماعی خەڵق لەسەری بژین ئیشکن فراوان بێتەوە بەرلەوەی کە دووە پرسیارم سەبارەت بە مەسەلەی پارێزگار بکەم پێم خۆشە کۆمنتێکی بینە بخەمە سەر شاشەکەەوە گەر ئێوە قسێکتان لەسەری هەبێ دەڵێت ئەو ئۆتۆمبیلانی کە بەسەر شەقامەکاندا دەڕۆن پێویستە ئامرازەکانی وەکو ئیستۆپ و تایە و پێداویستیەکانی تری لەژێر کۆنتترۆڵی دەوڵەتدا بێت کە هەمووی بە سەلامەتی ئیش دەکات بە تایبەتی ئەو سیارەی کە بابەتی وەکو نەوت و غاز و بەنزین و ئەمانە هەڵدەگرن ئەگەر شتێک بڵێم لەسەر ئەوەی ئەو کۆمنتە لە ڕاستیە ئەمە حقیقەتێکە تازە گۆشەیەکی زۆر بسکۆرێ لەو ڕووداوە یا لەو ڕووداوانە یعنی خودی ئەو سیارە بگرێت تا هەرچی ئەو حادثانەی پێش نەچێکەیە نە لێ پرسیینەوە هەیە بەنا ئەو سەرجادە و بنا ئەو بارودۆخە و بجاری وا هەیە جادەکانی هەتا ناوشاری سلێمانی هەندێک شوێنی هەیە تۆڵەی کەناڵە ئەڵێ چاڵێکی قوڵە گەسیارەکە تێکەوێ نایەتە دەرەوە اینجا سەربالەوەی خودی ئەو سیارش بۆ خۆی یعنی کۆنتترۆلەکەی چییە چەند ڕۆ هەفتە جارێت چەند مانگ جارێت تۆ چێکێتەوە فاسی ئەەکەیت چەند جار بارحاڵ بەبێ هیچ مۆڵەتێ بابە لە سلێمانی بەشێک لەم خەڵکانی کە دەبنە بە قوربانی ئەم حاڵەتانە بەر ئەنجامی ئەوەیە کە هیچ جۆرە بەرپرسیێک و لێپرسینەوەیەک نییە بەرپرسیاتی لە پرسیینەوە هەیە وەختێکە لۆگۆی بۆ سیارەکەی دادێ وەختێکە نرخی بانزینەکەی تاواکە وەختێکە کری خانوەکەی نایەت و بارحاڵ ناتوانێت دوات خانوەکەی بفرۆشێ ئەبێ لەوێ لێ بسەبێتەوە تێکی بووە بەڕاستی ئەمە بەشێکی زۆر بچکۆلێ ئەگەر لە هەموو چین و توێژەکانە ئەم حقیقەکەی ئەو بەڕێزە باسی کردووە بە چاوکراوەی ئینسان بزانێت تەعامل بکە با بە ئەو خەدەماتێکی نییە بازی لێسنێ ئەخرمە لە شوێ دنیا هەیە لە حاڵەت تۆ بازم لێسەنی بەبێ ئەوەی کە خەدەماتە بێ وە سەرجادەکەتەوە دۆخەکەتە اینجا بۆی کە تۆ بڵێ بارسار و هاتۆکردنەکەی مشیلشی کە گەورەیە لە سلێمانی عەزیزی من لە سلێمانیە زیاد لە 1 ملیۆن سیارە هەیە بۆچی لەبەر ئەوە نییە کە خەڵق ژیان و گوزەرانی پێخۆشکە لەبەر خاتری ئەوەیە کە ئەو لێی دەخوا لە تەمینکردنەکەیەوە لە نەوت فرۆشتن و بانزین فرۆشتنەکەیەوە
لە لۆگۆ پێدانەکەیەوە لە حەچی ئیکاری ئیداریاتی هەیە پارێکی زۆری ساڵانە لەو خەڵکە بەشمێنەتە دەستەن و بارحەڵژیانیانی پێتاڵەکە ئەژین لە شوێ هەبووە ژمارەی سەرژمێری شارێ بە ئەندازەی سەرژمێری سیارەکانی بێ ڕاستی ئەسە قسە هەیە ناژیان لەوەی کە سلێمانە قسە هەیە لەسەر ئەوەی کە یعنی عرس قوتی ئەمەندە بینا ئەوەندە ئاسن و ئەوەندە سیارە ئەوەندە شلم چوارچەوە بچکۆ لەو چڕ و پڕا هین بووە یعنی نیگەرانی دروست کردووە نا ئەمنیەکە بەو شوێنە گەشتووە بارها خەڵک تەواوی تر نیگەرانەکەی گەشتوتە شوێنێکەوە عادەتیشی کردووە لە پاڵ ئەوە بابە ئەمڕۆ مهمە ژیانم باشتر بێ یا ئەگەر باشتریش نەبێ ژیانەکەم کاکە چی بکەم ڕاستی شەکە کابراخە کاکە هەرچی شتەکە لێیان بڕیوە هەر ڕەنگە دەرفەتی جەنگیشی زۆر نەبێ وێ ئەوسەیە ینی گۆشەیە کە لەو واقعەتە تاڵی کە لە کۆمەڵگەی ئێمە ناهوشیاری ئەوە بڵاوەکەنەوە لە هینا وەرە سەیری کە ئێستا لە کوردستان 500 دەستگای ڕاگەیاندنیان هەیە 6 دەستگای ڕاگەیاندنی نییە وشیاری خەڵق لە ئەم مەسائلانە بەرێتە سەرەوە بارها خۆراکیان بداتێ بۆ لەبرێ لە بەرژەمەندیان نییە یاسا هەیە لە زۆر زۆرشت کاکە بەڵام یاساکە لە قەفەزێک هاوڵاتیە دەنگی پێلاگە پەرلەمان ئەمڕۆ بە دەنگی ئەگەیەنێ ئەی خاتە قەفەزەکە خۆیتی هیچ بەحث و جەدەلێکی لەسەر ناکرێ ئەوش لە ژێر تەپوتۆزی ئەم فەرلەمانتار و ئەم حیزبی سیاسی ئەوی حتى ئەم حەزاب سیاسیانە بۆ ئەمانە کاکە ناچن جەدەلەکەی خۆیان جەنگەکەی خۆیان لەگەڵ ئەم دەسەڵاتە بڵێن کاکەوە دەیان خەدەم هین هەیە یاسا و ڕێسای باش هەیە بۆ ئەم وڵاتە بۆ جێبەجێ ناکە نایکا لە بەخاتیوی کە بەرحاڵ لێ ناخۆ خەنەکە مافی هەیە قانون یاسا و ڕێسای هەیە باشە بەشێ لە کۆمەلگەی ئێمە ئەزانن یاساەوە ممکنە ڕێگە و دەرفەتێ هەبێت منی هاوڵاتی هەم مافم هەیە هەم ئەرکم هەیە کە نەخۆشەکەون بەڵام ئەمانە نەبووەتە ئەو کەلتورە نەبووەتە ئەو دەواازەی کە کۆمەلگای پێسی خناقی دەرفەتی بێتێک وشیار بێت دەرفەتی هەبێت کە تێبگا دەرفەتی هەبێت کە بەدوا چونکە دەرفەتی هەبێت کە بیرکاتەوە کابرا ناتوانێت بیرکاتەوە بنارجان لەبەرەوەی برسیە لەبەرەی مناڵی نەخۆشە لەبەرەی پارەی بیمەی بێکاری و هیچێکی نییە لە هەر حاڵ وێ قوفڵەشیان ناوە لە بیرکردنەوەشی لەم ناتریشەوە بەرحاڵەتانێ بێخەم و بێخەیاڵ هەرچێکە کائیکە کاتمان زۆر بەکارهێنا و بەڵام پێم خۆشە سەبارەت بە ئەم کەشمەکێش و ململانەیە کە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک هەبوو یاخود بڵێن ئەم شەڕە ڕاگەاندن و پرۆپاگاندەی کە لە نێوان پارتیوێکێدیدا هەبوو کە ئەمە پۆستی پارێزگاریان فرۆش بە پۆستی سەرکۆماری عێراق و زۆر شتکە کرا پێویست ناکە لەرەدا تکراری بکەینەوە ئەگەر ئێوە سەرنجە تێبینیەکتان هەبێت لە پەیوەند بەوەی کە چەندێک پەیوەندی بە ئەم ژیان و گوزەرانی خەڵکی هێوچی کاریگەریەکی لەسەردا دەبێت بنارجان لە ڕاستیە لەما من بە زورم لە پێش هەموو شتێکا پێیان بڵێن پەرلەمانەکەیان جوانە یعنی ئینتیزاری چیت هەیە لە دەسەڵاتێ کە دوای ساڵ و نیوێک تازە باسی لەوە ئەکاتەوە وڵا ئەگەری هین زۆر بە قۆز و بەهێزەچی هەڵبژاردن ئەمە لەوتکەیشت بێشەرمیە تۆ دوای ساڵ و نیوێک یەک جاریکە دەرفەتی تۆ بەخۆ ڕێگەی تۆ بخۆ وڵا لەبەرەوەی کە کێشە اختلافاتمان لەگە فلانە حیزبی سیاسی هەیە ئێمە بە سەهم و ڕێژەکەی خۆمان هین نابین ئەوە نابین ڕازی نابین و مەزبورین و یان دەبێ ئێمە هەڵبژاردنێکی کە بکەینەوە وەرە سەری ئەم مەسهەلەیە بکە وەختێک کە تۆ ئەم هێزە سیاسیانە تعاملەکەیان لەسەر شت ئەوەیە ئەوەیە کە بەشە ئەسڵەکەی ئەوەی کاکە گیان پارتی و یەکێتی هەر یەکەیان بە شوێنەکەەوە گرێدراوە یعنی هەرچی مەسایل و نەخشە و بابەتێکی سنووری دەسەڵاتی قەڵەمڕێوی پارتی هەیە لە تورکیا پێشوەخە دەبێت نەخشەکەی بخاتە بەردەست ئەوەی ئەم برادرانەی ئێران پێشیانەڵێ کە بارحال ژیانی ڕۆژانەتان سۆنە لەبەرەوە نە پەرلەمان نە هەڵبژاردن نە دەسەڵات نە ئەو محافزەتەی کە تۆ دەستی پێەکەی ئەمانە لە دەست خۆیانان نییە لە شوێنێکی کەوە ڕقم لێدرێ لە شوێنێکیکەوە کەسێک داارێ کەشەیەکە لا ئەبرێ لە شوێنێکیکەوە هەڵبژار نەکرێکە و هەڵبژارنەکە تەزویری تیاکریا هەڕێگەیکی تیاکری ئەمانە جۆرە لەو سیناریۆ بێتان بوو بێ لە زاتانە کە هاوڵاتیەمە لێ تێگەشت و بابە خەمی ئەوان بۆ گۆڕینی محافزەکە خەمنیەک نییە بە خاتی جوابدانەوە بەنیازی خەڵق تازە بەدەلەوە لە هەر حاڵات خۆ ئێستا بوونی ئەم محافزەتە بۆ ئەو بۆ خەرچی شاری کەرکووچەکە ئێستا قسەمان لەسەرەکە یعنی بەرهەمەکەی چییە بەهرەکەی چییە باشەکەی چییە وەختێکە بەشێ لە گەڕەشی نەورۆز بە هەر حاڵ هەر ڕۆژە
دڵە خوڕپەی ئەوە هەن کە ئەمڕۆیان گوازنەوە یا هەفتێکی کۆماجیکیان گواستنەوە وێ ئەو شوێنەی کە سراعیان هەیە ئەو شوێنەی شێشان هەیە ئەو شوێنەی کە بە ئیتیفاق ناکەن لەسەر دیاریکردنی پۆستێ بەرحاڵ اینجا بەکەم بە قەزەیەک یکەم بە قەیرانە یکەم بە مەسلێ هەتا بەقەڵ هەیە لە یەکتر عازیزە بن و 4 ڕۆژیش لە پەرلەمانەکە دوورەکەونەوە بە خاتیەوەی وڵا غەدیان کردوە لە ئێمە بابە ئەم حیزبانە خۆیان غەدرن لە کۆمەلگایە بوونی حیزبەکان خۆی غەدرە غەدرەکەەوە نیە لە بینە حیزبا کامیان باشتر و کامیان خراپترە بەڕاستی من نەهامەیە لەم کۆمەڵکە یعنی کارەسێکی گەورەیە تۆ حکومەت و دەسەڵاتەکەت دەبینی لەو ئاستا سوکایەتیت پێکە بێحقوقی پێکە ژیانت دەچەوسێنێتەوە دەتکاتە 1001 مشیلاتی بۆ خەڵقێنێ بەڵام لە پاڵ ئەوە دەرفەتی ئەوەت پێ نادا وەکو ئینسانە بیرکەیتەوە ئەوێ بە قەیرانێ دانێکی کە تەمینەکات بە خاتی بۆ خەڵکی پێسە گەرمکە ئەخر ڕۆگۆڕینی محافزەکە کاکە لەسەر ئەساسی خۆتان و تەقسیم کارەکەی خۆتان نەبوو یعنی ئەمە چیە لە شوێنەکە تۆ محافزەکە ئەڕوا زۆر مهمە محافزەکە یان نەخێرێکیش کە دانێ ئەمیکان زۆر خراپە شەڕی سەهمی حیزبە شەڕی سەهمی حیزب هی پۆز نییە پێش ئەوەی هی پۆز بێ هی پارەیە هی سەرەت و سامانە بڕۆ سەیری کە بزانە ئەوەی کە سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراق پارەیە بەدەسێت بودجێ بەدەسێتی ساڵانە چەندین ملیارد دۆلارە یعنی لەم ڕۆژانە قسەیانەکە لەسەرەوەی کە ڕۆژی 9 ملیار 9 دەفتەر ببوورە 9 دەفتەر بودجێ ڕۆژانەیان هەیە بۆ سەرفکردنی کاری ئۆرگانی موسسەکەی خۆیان و بەرحاڵ بڵێن ئەو ناوەندەی کە پێ هەڵێن سەرۆکوەزیران 9 ملیۆن ڕۆژانە ئەمە بەشەر شۆک ناکە ئێوەش خەدەمات و پێداویستی و ژیان و گوزەرانەکەی خەڵکەکەیەتی وێ لە ڕاستیە ئەم سینناریوانە دوای 34 ساڵ حەدیقەن لە کوردستانە قسەکردن لەسەری ئیتر کۆمەلگەی خایاندوێتە بە زۆرە لەوەی کە جەمبەندیەکەن کۆی دەکەنەوە کە تووشی ئەو نیگەرانیەی کردو ئەڵێ با قسەی لەسەر نەکەین باشترە ئەڵێ دەستی لەمەیە بۆی کە خراپ نەبێ من لەگەڵ کۆنگرەی ئازادیە لەگەڵ دەیان کەسا ڕۆژانە قسەکەین ینی خەڵکیان ناومێت کردووە خەڵکیان بێهیوا کردووە کابرا خۆی هەڵبژێرە بۆ پەرلەمانتار 1001 وعدێ پێ کەچی دوایی بە دوای وعدەکان ناگەڕێکە کۆمەلگاکە هەیەی لە واقع کۆمەلگاکە پێویستی ڕەنگاگە بڵێم وعدێک بەیانی دەکەسە بێ بڵێ من ئەو کارم کردووە بەڵام ئەمە باسی مکەونی ئەم دەسەڵاتە ئاکەین ئەم ئەحزاب سیاسیانە ئاکەین ئەم ئەحزاب سیاسیانە بەڕاستی بۆیە ئەڵەمەڵان ینی گرفتەکەوەی بوونیان دۆخەشی خۆڵقاندووە لەلایەک کۆمەلگاکەی تووشی مەویسی کردووە تووشی بێتاقەتی کردووە تووشی بێهیوایی کردووە تۆ تەسەوری ئەو خەڵکە ئەو حاڵتە بکە بناجیان خەڵق لە سەردەمی بەعساک تۆ لە بیری نایە لە جیلی ئەمە شەو ڕۆژ هەرچیەک بوو وایە هەرچێکمان بکردایە چەندمان دووبوونایە ئەگری ئەو کوش ئەعدامیە کردی ئەی سووتانی ولادەیە هێنایە خوارەوە ئەنفاریە کردی کیمیا بارانیە کردی بەڵام خەڵق هێشتا ئومێدی هەبوو هێشتا ئەو ژیان ئەکرێ بگۆڕێ هێشتا ئەو باشترە بێ هێشتا ئەو وەختێکە ئەمانە بڕۆن ئەم بەحث و فاشزمی بەعز بڕۆ بەرحاڵەکرێکە لە سەمەری ئەوە ئەحزابێکی سیاسی دەسەڵاتێکی کە بێتە پێشەوە کە ئینسان شوێکی تیابە حرمەت و کەرامەتی خۆی تیا بدۆزێتەوە بەڵام ئەم دەسەڵاتێ ساوها کێشەی پێچەوانە کردوتەوە ڕۆژانە بێ کەرامەتی شخصێتی خەڵکو و تاکەکانی کۆمەلگە و پێشێنێ لەسەرچی لەسەر شتێکە ئەو داوای ژیانەکان داوای قوو دەکات داوای موچە ناکە حتا ینی موسەوایدی هاتووی ئێستا بەشێ لە کۆمەلگاکەی تۆ باسی ناکە نە لە بەخاتیەوەی کە لەبیری سوە لە بەخاتی ئەوەی کە ئەمەندەی قسە کردو و ئەمەندە خەڵکیان بێکار کردو و بێوەعد کردو و دووریان خستوەتەوە و دەریان کردووە و چاوترسانیان کردووە ناچارە بەرحاڵ بۆ شتەی کە هەیە بتوانێت تەفاوت بات و لەگەڵ دۆخەکە بێتە پێش خۆی کە خۆی ئەمە خۆکوشتنە لە واقع یعنی مردان بەم بارودۆخە دوجارە بێتە ئەو پرسیارەی کە تحملی بکەی یانەکەی مناڵەکە چ بە تۆ بڵێ وەختێکە ئەو قوتابخانەکەی ئەک بە ئۆنلاین بەڵام بەرحاڵ لە ماڵی ئەوانە یەک بە 6 کەسەوە یەک هاندیان هەیە لەم شەل سلێمانیا دووسێ کەس ناسم ئەو ڕۆژانەی کە مناڵەکانە دووسێ هەفتە لەمە پێش بە ئۆنلاین دەرزەکانیانە خوێن ناچار باوکەکە کاندەکەی لە ماڵە جێ دەهێش و اینجا ساعتی دانا بۆ ئەوەی کە لەگەڵ هەر ساعتی شا بە کامیان بێ لەگەڵ خۆمە ڕاوێژی کردوە لەگەڵ مامەساکەیە قسەمان کردووە کە بابا آخر ئەم ماڵە یەک هاندیان هەیە تۆ چۆن تەعاملیان لەگەڵاک یعنی کامیان لەو ساعت دا بۆ 11 دا 12 ئەتوانێت هەندەکە بگرێ بەدەستەوە ئەمانە خەمی ئەمەیان نییە خەمی ئەوەیە کە بەرحەڵ لە خانەی ملیاردەرەکانی دنیا مەکانیان چییە ئەخە خۆ منێسیێوان بەرزانی من ئەمە یەکێکە لەو نمونانە کاکە لە ساڵی 2008
یەشێ بوو لە بازرگانە گەورەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست کام قسەیەم وەکو مەسئولیت بە نێڵێن بەڵام و کاتە سەرچاوکەم لە بەردەستانی ئەژین وەکو کەسی دوو هەمی بزنسمانی هەموو خۆڕەڵاتی ناوەڕاست ناسراوە ئەوان ئەوە کوڕەکانیان ئەوە سەرمایە و ئیمکاناتی لە بەردەستیانە هەیە ئەوە سیستەمی دەسەڵاتدارێتیان بڕوای لێ هاتووە ئێستا مناڵەکەی لە دایکە بێ لە دوای 2 ساڵ وردە قابلەتی مناڵەکە دۆست و ئەڵێمان بۆ هین تەندروستی باشە یعنی دوای 20 ساڵیکە و فێریەوە کاکە بێ بە وەزیری تەندروستی هەر لە ئێستا خواردنیەوە یاتی کوشت و کاڵە زەراعەتە نەوتە هەرچی شتێکە اینجا هەرچی ئیمکانات و سەرۆت و سامانە بۆ ئەم کەس و کار و دەوروبەری خۆیان بارها بۆ معنایەت هینەکەن دابی نەکەن وی خۆ حاڵشانەیەشت بۆ ئەوەی خەڵکەیە بە جۆرە لە زۆرەکان ژیانێک بک بڵێ ئەتوانم بە کول لە مەرجیش بێم بڕم بژی بەڕاستی من بۆ خۆم زۆر زاری وایە بیرەکەمەوە ئەرێ بەڕازە و خەڵکە چۆن ژیانەکە جاوە بەهەرحاڵ ئەتوانم لەشتە بڵێم بەڕاستی ئەوە ژیان نییە ژانە بەڕاستی دۆخەچیان پێکەنەوە لە مەملەکەتە ینی بەشەر تەحملی قسەکردن لەسەرکی کەمە حرمەت و عیزەتی کەرامەتی ئینسان وابێ باشە تۆ بچی جەسەدی خۆت بفرۆشی گوشی لێ خۆت بفرۆشی ئێمە تاکەی لەسەرم بابەتانە دەکرێت زۆر زیاتریش قسە بکەین و هەڵبەت کاتێکی زۆریشمان بەکارهێنا بەڵام لێرەدا ڕێبوار عارف زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون قوربانی تۆ براجان هیوادارم هاوڕیان و هاوکارانت باش و تەندروستدار بن زۆر سپاس عزیزان بڕیار بوو کۆمەڵی گرتە ڤیدیۆ و ڕێپۆرتاژ لەسەر یەکی ئایار پەخش بکەین بەڵام کاتی بەرنامەکانمان کەمما و کێشەش نیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پێشەنگ تیڤیەوە ئەو گرتە ڤیدیۆانە لە چەند ڕۆژی ئایندەدا بڵاو دەکەینەوە لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە ئایارتان پیرۆز و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو